لا دەستپێکی یاریەکانی هەفتەی چوارەمی خولی نایابی تۆپی باسکەی کوردستان لە هۆڵی یانی ئەکادو لە شاری هەولێر قەڵاو ئاسۆی پایتەخت لە یاریەکی پڕ ڕکابەری ڕوبەڕوو یەکتر بوونەوە. لە ماوەی یەکەم ڕکابەریەکە یەکجار بەهێز بوو، هەردوو تیم بە 18 خاڵ یەکسان بوون. لە ماوەی دووەم ئاسۆ بە هەمان شێوە 18 خاڵی دیکەی زیاد کرد، بەڵام قەڵا خاڵی زیاتری کۆ کردەوە و بە جیاوازی 3 خاڵ پێشکەوت. لە ماوەی سێم لاوەکانی ئاسۆ پاشەکشەیان پێوە دیار بوو، هەر بۆیە لە بری ئەوەی جیاوازەکە کەم بکەنەوە ئەنجامەکە لەسەریان قڕستر بوو، قەڵا 17 بە 13 پێشکەوت. لە ماوەی چوارەم و کۆتایی ڕکابەریەکە گەیشتە لووتکە، قەڵا 27 خاڵی دیکەی کۆ کردەوە و ئاسۆش 23 خاڵ، هەر بۆیە قەڵا بە جیاوازی 11 خاڵ و بە ئەنجامی 83 بە 72 خاڵ براوە بوو. ئەو یاریە لۆمە زۆری بەهیم بوو، چکۆ لە یاری پێشتر لەگە یارین زاخۆ تووشی سکس هاتین، بەس ئەلحەمدولیلا بە معنەویاتێکی بەرز هاتینەوە ناو یاریگە. ئەو یاریەمان لە بەرژەوەندی خۆمان کۆتایی پێهێنا، ئینشاڵڵا دوو یاریمەیە هەردووچی فەوزی دەینین و ئینشاڵڵا پلەی دووەمە دەست دەین. بەم شێوەیە یانی قەڵا لە کۆی چوار یاری لە 3 یاری براوە بووە و خاوەنی 7 خاڵە، ئاسۆش بە ئەنجامدانی 3 یاری تەنها سەرکەوتنێکی هەیە و خاوەنی 4 خاڵە. حوسێن محەممەد، کەناڵی ئاسمانی پێیان، هەولێر.